سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی تری سەکۆوە لە شاری کەرکووک. لەو شارەی کە یەکێکە لە دەوڵەمەندترین شارەکانی جیهان بۆ سامانی سروشتی بۆ نەوت. کەرکووک هەر بە باگۆبا گوڕگوڕەکەیەوە ناسراوە بەو بیرە نەوتە و بەو کێڵگە نەوتەی کە لە جیهاندا ناسراوە. بەڵام ئاخۆ لەم وڵاتە کە ئێستا نەوتەکەی بەنزینەکەی ئاوا بە جلیکانە بفرۆشرێت، منداڵێک کە تەمەنی لە خوار 18 ساڵەوە بێت کە هیچ یاسای قبوڵی ناکات لێرە بەنزین بفرۆشێت. سوودی تر گەیشتووە بەم شارە، لەو شارەی کە تا ئێستاش بەنزین بە جلیکانە بفرۆشرێت کە ژێر ئەم دەبەی کە ئەم بەنزینەی لێ ڕەنگە ئێستا گەر بیری لێدەن نەو دەرچێت. ئێمە لە هاوڵاتیانە پرسید لە پێش پرۆسەی ئازادی عێراقە و دوای پرۆسەکەش چی بۆ کەرکووک کراوە لە سوودی نەوتەکەیدا، چونکە هاوڵاتیان گلەیەکی زۆریان هەیە، دەڵێن نەوتەکەمانە ڕوات، بەڵام ئەیکوا داهاتەکەی بۆ ئەم شارە. ئەرێ پترۆدۆلار ماوە، ئێستا کێ بەرپرسیارە لەوەی کە پارەکەی پترۆدۆلار بنێرێت بۆ شاری کەرکووک؟ لەگەڵمانە بن لەم بەرنامەیەدا ئێمە لە وڵاتیانە پرسین. هاوڵاتیەکی شاری کەرکووک پترۆدۆلار بۆ شاری کەرکووک یەکەم زادابینیان کرد، ئیسفادەیە زۆرمان لێ کرد. من وەکو هەندێک کەس ناسم لەسەر پترۆدۆلار تەعیین کرا، زۆر ئیسفادەیە باشیان لێ کرد، بەس ئێستا ئەوش لە کارێکی سیاسیەوە ڕاگیراوە، ئەوە هەر باجەکەی خۆمان دەگەینەوە. باش تۆ کاتی پێش پرۆسی ئازادیت بیردێ وایە؟ بەڵێ. ئەو کاتە جیاوازی چی بوو لەگەڵ ئێستا؟ بۆ نمونە لە ڕووی نەوتەکە ئەو کاتە خزمەت یەگەیان؟ وەڵای ئەو کاتە نەوتەکە ئەتوانم بلێم لە 150 هەر ئیسفادی بۆ ئێمە هەبوو، ئیسفادی بۆ دەری وڵاتەوە. ئەو شەو کاتە ڕێژەم مەیدایە فەڵەستین، هیدایە دەرەوەی وڵات، نەوتەکە ئیسفادی بۆ زیاتر بۆ دەرەوەی وڵاتە بوو. ئێستش ئەتوانم بڵێم هەر عینەنە. نازانم پێش پرۆسی ئازادیت بیردێتەوە؟ تقریبا بەڵێ. باشە ئەو کاتە هیچ زانیاریەکتانە بوو، هیچ باسی نەوتەکرا؟ وەڵی لەبان سنتەنێت هەبووین لە نەوتە هەر لە عەقڵانە بوو ئەو کات؟ بەڵێ. مەبەست ئەو نەوتەی کە دێتەوە بۆ ماڵ وایە؟ وڵات بوو ناو ماڵ بووت، هەریان هێنای پێش دەرگا بۆ دەنەگەی بە 125 دینار بوو. ئێستا بە چەنە؟ وەڵی ئێستا نازانم بڵێم بە چەنە، 12 دێ نازانم. ئێستا گرانترە؟ طبعاً. نەوتی کام باشتر هی ئەو سەردەمە یانی ئێستا؟ وەڵی بۆیان نازانم، بەس ئەو لە کەس ئەم هەزمەی نەوتۆمانی نەبوو هیچ. باش وەکو هاوڵاتیەکی ئەم شارە ینی نەوتەکە خزمەتی گیانەوە بە شارەکە خۆی؟ وەڵی مەگەر بەس بۆ مەنسوولەکان بێ. باشە بەڵام زۆر هاوڵاتی شەڵێ بۆ نمونە پرت دروست کراوە، جادەوبان دروست کراوە، کۆمەڵە ئیسا هاوڵاتی پێشتەوە وازانش کاسب بوو، هەر هاوسێ دوکانە بوو، ئەیوت بۆ نمونە پترۆدۆلار پرۆژێ پترۆدۆلار هەبوو، ینی هاوڵاتی زۆر دامەزراوە. ئێوانە خزمەت نین؟ وەڵی خزمەت ئەوانش سەوەش نەماوە. ئیشتان چۆنە؟ وڵی باش نییە. باش نییە لێرە؟ بەڵێ. باشە خۆ لێرە هەموو موچەخۆرەکان تابع نین بە هەرێمی کوردستان، خۆ موچەخۆری بەغای تایە، قەیران لەوێ تۆزە کەمترە، ئەوێ بۆ نان بۆ وێرەی شکڕن؟ وڵی تر خەڵک ترسیە، ینی معاشی مانجێ وەرەگرا ئەلێ با نێخۆم بە 2 مانگ 3 مانگال لەگرێ لێ با نەوەکم 2 مانگتر معاش وەرنەگرم با بمێنێ، ینی با بڵێن. باشە تۆ ئێستا نازانی نرخی نەوت بە چەنە لێرەوەی نرخی نەوتی پاڵێوراوە با بڵێ کە بەکارێن لە ماڵەکە؟ بەڵێ چیە زانێ؟ تۆ نایزانی؟ ناکەس کڕیوە؟ نانێ. هەر نەوت ئەم ساڵ هیچی نەکڕیوە؟ بەر ناکوێ سڕە لەبەر با بڵێن لەبەر قاچەق توشتی وە ناتوانانی، ینی بڕێ سڕە زوو بەر ناکەی با بڵێن. فرۆشی بیتاقە فرۆشی بیکردەوە لە شوێنی تر. یعنی خۆت پیتاقەکە فرۆشی؟ بەڵێ لە شوێن ترێ کرد. خۆت فرۆشتە پیتاقە؟ فرۆشتوم. بە چەند؟ بە 15 و بە 18 و بە 13 بە خۆڕایە بە بەلاشەوەە؟ بەڵێ. ئیفرۆشیتەوە ینی با بڵێن ئاسان ترێ کردەوە. لێرە کاسبی؟ بەڵێ. خوێنی خۆت؟ بەڵێ خوێنکارم. لە چی خۆناغی؟ وەڵا لە قۆناغی 6. باشە چۆن نەتوانی بۆ نە کاتەکان تەرخام کە مەسەڵەن بۆ خوێندنت بۆ ئیش؟ من لە قوتابخانەم ڕۆژێ بەیانیانم لە کاتی دەوام کە داوام خۆمەکەم و دوای دەوام دێمە بۆ کاسبی خۆم. لێرە داوام لەوش لە بۆنی بێمەعاشیەوە کە ئیشتی خۆمان نەکەین و ژیان نەبینە ڕێوە.
باشە تۆ کە خوێندکاری پۆلی 12 ئامادەی وایە بەڵێ. باشە هیچ زانیارێک تێ لەسەر نەوتی کەرکووک وەڵی نەوتەکە چی بڵێم بۆ نازانی چەند کێڵگەمانەیە چەند بیرمانەیە بە چەند ئەفرۆشرێ زۆرمانەیە ڕاستی زۆرمانێ گشتی ئەخورە کێخوا گشتی کورد کەس نازانێ گشتی گەورەکانی خۆن ئەم هەموو نەوتە زۆرە بە تایبەت کەرکووک ئەبێ کەرکووک ئێستا شارە زۆر خۆش بێ ئەبێت لەبان پارە ئیم بێت باشە بۆ ئەم نەوتە بۆ چۆڕات ئەبێ کێ بیخوات ئەم نەوتانە بۆ چۆڕات ئێمە یانی معقولە تۆ پارە نەبێت ئێمە پارە وەرەگینیش بۆتە نیوەش معاشەکە ئەدینە قەرزاریشی ئەسواقەکان و ئەم لا ئەولا و یانی هیچی ناخۆین والله ئەمە شاگردین لێرە ڕۆژانە چەندێکە وڵام مەسروف نانا لێرە چەندی وەرەگری ڕۆژانت ئەمە ڕۆژانە لێ 10,000 مانگی 300,000 بەڵێ باشەنجا بۆ دەریێنێ نەوەڵا دەرنیاتە چ بکە ناچارێتە بێ ئیشکی باشە توی زانیارێک تێ لەسەر نەوتی کەرکووک نەوەڵای براکم لەم شارای زانیارنی نازانیت بۆ نەوتی کەرکووک لەکوێ هەیە چەند کێڵگەیە چەند بیرە ناوەڵای برا باشە بۆ وڵی ئەوە هیچ پەیوەندی بە ئێمەەوە نییە چکە من هیچ هینی ئەوەم نییە زیاتێمە کاس لەگە کاسبی ئاخریکی باش هەر بۆ منە شاری خۆتە بۆ تو خەڵکی کەرکووکی باسڵوە بەڵێ باشە خۆ شاری خۆتە هەر نابێ بۆ نانێ زانیاری گشتی هەبێ لەسەری یۆڵە بزانانی هیچ فادێکی بۆ ئێمە چکەنەوەتەکە بۆ ئێمە نێبرا ئەوە نیە بۆ هەر بەرامبەر ئەم بازاری خۆتان پردێکی گەورە دروست کراوە ئەوە سوودی نەبووە وڵا سوودیەوە بە سوودەکەی وانی ئیش و کارتان واللهی ڕاوەستەوە بەس هەستەکەم جۆکەش گەرم بووە ڕەنگەی سا خەڵک کەمتر بەتانیشتیوا بکڕیا واللهی خەڵکی بەتایی ناکرێ بەس هات لێفاکردن چەرچەفەکردن زۆر شەکردن باشە ئەرێ ئەم جادێ بۆ نەد ئەمە کا سەدام وا بوو سەردەمی سەدا نە وانە باش بۆی سا تقریبان زۆر باش بووە ئەمە تۆ بڵێ سوودیەوە بێت کەم شارەت نەوتی هەیە یان هەر خۆی مافێکەوە بێ هەبێ واللهی مافێکی ئاسایی ئەم جادەیە بوو جادێ ڕێی شۆرجە بوو این پەنجە عەلی بوو ئەمانە ڕاستە تازە کراوەتەوە بەس وابزانام سوودی این فەرق این نییە بۆ نەوت یعنی ئەگەر کەرکووک نەوتیشە بۆ هەروە بکرایە هەر وای بکرایە سا زۆر شوێن هەیە سا زۆر شوێن هەیە نەوتشینیە و ئاوەدا نەکرێتەوە باش ئەگەر وا بێت کەواتە سوودی نەوتەکەی کەرکووک بۆ وڵاتیانی شارەکە چی بووە واللهی سوود نەمدیۆ سوودی حسم بە سوودی نەکردووە لە بە سوودەکەی ئێمە ئەگەر سوودەکەی دیار بێ ئێمە حسی پێەکەین لە ئاوادانکردنەوەی لە بازارە بەسێ سوودێکی نیە نەوتەکە بۆ شاری کەرکووک من یەک شتێکم هەیە لەلانی کوردەوە باوکی من لە پێناو کوڕۆی لە نەتۆیە کە چوین بۆ ئێران لە حدود ئێران ئەمر خوای کرد هاتینەوە بەم حەزبە کوردیان وتمان باوکم ئێمە ڕاستە لەوێ بە مەرگی خواڕۆی بەس باوکی ئێمە ئەگەر کورد نەهاتە ئێمە ڕامان نەکرای بۆ حدود ئێران باوک من نامرد لەوێ وەلەوە ئەمری خوایە بەخواوانەیە ئەوە سفادم کردەوە لە نەوتی کەرکووک نەکوم هەر من بڕۆ پرسیار لە مناڵی شەهیدی پێشمەرگە بکە بڕۆ پرسیاری لەو پێشمەرگانی وا لە سنووری کەرکووک لە شەڕن و سینیان کرێتە قەڵغان بۆ ئەم مەسئولانی لە کەرکووکن بڕۆ پرسیاری لەوانە بکە بزان کەسیان سوودیان لە نەوتەکە کردووە باشە بۆچی یانی بۆچی وای لێ بێت کە هەوڵاتیەک سوود لەو نەوتە وەرنەگرێت کە لە ژێر خۆیەتی خۆ ڕەنگەت هەنەجار با بڵێن ئەو بیرەی کە بۆ نمونە لای شۆرجەوەی ئەو دووکەڵێت بەسەر ئەو مناڵ و خەڵکە ڕەنگە زەرەرشێ بێت لە ڕووی تەندروستی ئەی باشە بۆچی سوودی لێ وەرناگرێت شتێترش بۆ باسەکەمەوە برادرە دوێنێ نمونەیە زۆر جوانی بۆم هێنایەوە وتی لە مصر ئەگەر یەکێ بەتەمان بیکەن بە زابط و بێتە بە زابتی شورتە و بە زابتی بلین ئەسکەری ئەگەڕێن ئەوە ساسی ئەبێ باوکی باپیری لەو سلکە بێ لە بەرێوەزانی بۆ ئەو مناڵە لە چاوی کرێت تۆ سێرەکە باوکی ڕوتبە لەسەر شانیەتی و بابای و مامەی و خاڵۆی ئەبێ ئەمە مەسئولەکانمانش لەو نەوعانە بوونایە نەکوم چ وەکو چێوی هاتنە ئێرە و هاتنە ئەم خاکە جوانە پیرۆزە ئاوایان لێکرد ئەنجا هەر شتێ غەشیم لەسەری بێ ئەتفەوتێنێ وەڵی نەوتی کەرکووک لە ئێستەوە و تا دوایی تا ئاخیری سوودی نامی بۆ هەلکەرکووک بۆ وەڵی تر ئاهایە دووکەڵەکەی بۆ ئێمەیە و خێرەکەی بۆ وانەی وە باشە من پرسیارێ لە تۆگەم تۆ لێرە کاسبیت و لە تیجارەت با بڵێن بای خۆتە زانی وایە ئەگەر تۆ لە مەسەلە نەوتەکەی کەرکووکیان داتە دەستووە
ڕێک ئەمە کاکە نەوتەکەی کەرکووکە و تۆ بیفرۆشە و خزمەت ئەم شارە بکە تۆ چیتە کرد والله چی بەگەر خزمەتی هاوڵاتیان مەکرد چۆنی بۆ نمونە یعنی چیتە کرد هەچ کەس حەق خۆیە دراپی نەوتەکە چەندێک ئەوەنە دابەشەکرێ و هەر ماڵی حەقی خۆیە خوارد بەس ئێستا بەعزە کەسێکی خوا بەعزە کەسە هیچیشی نییە لە بازاڕە ئەبینی کەس دینارە لە گرفای نییە سوڕێتەوە باش بوونە ئەو وڵاتانەی خەلیج ڕەنگە نەوتەکەشیان بەخە دێرە نەبێ بەس زۆر دەوڵەمەنن بەڵێ بە حەقە ڕاوە هەچ کەسی حەسەی خۆیە لێرە حەسەد نییە تو حەسەی نەوتت نییە حەسەی نەوتت نییە بەعزە کەسێ مەسئولین بۆ خۆی خوا و بەعزێکی دانیشتۆ و هیچی بەرداگە من خەڵکەم شارە مەسقەت ڕاستی ئەم لەم شارە لەدایک بووە یەک تەنەگەی نەوتیان نەداوە پێم بە بەلاش هەمووی بە پارەی خۆمەی کرد بە ڕەنجی جاری خۆمەی کرد حتا بەیانی دەرچن لە تەلڤیزیۆن قسەی لوسکە و جوان بکەم بۆ ئەم خەڵکە دەست مێشیان ئیش ناکە مێشیشیان نییە ئەم وڵاتە بنە ڕێوە بە جوانی مێشێکی ئەگەر ئەوان مێشیان هەوەیە فکریانە کردەوە کورم ڕۆڵی خەڵکە بۆ ئێمە درێ بە کوشت ئەم خەڵکە چەپڵەمان بۆ لێدە ئەمە هەرچیە لین بەخۆ خەڵک ساولکە نییە خەڵکە خاکەی خۆشەوێ خەڵکە ملەتەکەی خۆشەوێ بەس ئەوان درۆزنن ئەوان نەملەتیان خۆشەوێ نەخاکیان خۆشەوێ مەسلحەتی شەخسی خۆیان تەنات حیزبەکەی خۆشان خۆش ناوێت کامەیان لە کام حیزبایە با بلێ بێت بلێ من لەو حیزبە زەرمەدم ئەگەر وازی نەهێنا یەکسەر ڕۆ پەنای حیزبێتر زۆرمانەیە لەم حیزبانەی وە فشە فشت خۆیان دروست کرد تازە بوون و ئەوە چەند دانێکیان بۆ چۆ ڕۆشتنە یان گشتیان ڕاست ناکەن ڕاستگۆیان تێ نییە کامەیان شتی شخصی خۆی توش زەرمەند بوو وازی لێ تێنێ ئەتر ملت بێ ئەتر نەوت بێ ئەتر حزب بێ من لەبەرەوە متمانم پێنی ئەزانم مادەسەی کردەوەکانیانەکەم هەر لەم حزب وازدایان چێتەوە حزب احتیمالە بانی بتفرۆشێتە وڵاتێتر ئەو شخصانە حکومتەکە ئەتر چی متمانەیەکت پێیان بێ هیچ متمانەیەکم پێیان نییە هاوڵاتیەک ئەڵێت نەمتمانە نەبڕوان بە هیچ پارتێک هیچ لایەنێکی سیاسی نەماوە ملەتیش ساویلکە نییە و ئێستا تێ ئەگات بەڵام ئێمە دوای ناوبڕێک دینە وڵاتان دوور مەکەونەوە سڵاوتان لێ بێت دووبارە لە دوای ناوبڕەکەەوە ئێمە هاتینە وڵاتان بۆی بزانین ئەو نەوتی کەرکووک سوودی هەبوو بۆ هاوڵاتیانی ئەم شارە یاخود نا سڵاوتان لێ بێت باشن ئەرێ نەوتەکەی کەرکووک سوودیە بۆ بۆ تۆ چا کەروات بۆ تۆ سوودیە بۆ نەوەڵە هەر نەوەڵە کوای فەدەوانێ کردووە وڵا لە تۆ پرسە هەرتە بوو دوو کەڵەکەیدی هیچ سوودێکی نەبوو بۆ تۆ ئەخە سوودی ئۆکسیەنەوەڵە هەرتە بوو دوو کەڵەکە و کەسانی گەندەڵی پێدەوەڵە من بووە هەرەوەی ترسیانی فەکر چێوەدەوە حاڵ بازارەکەی بدان کەس تابینی بازاری کات ئیشیان نێژ کاریان نێژ بۆ خۆیان ئەویان نییە بۆیەوە وڵا بۆ ئێمە چی بەسەر نییە بۆ ئێمە هەر وەک گوتم هەر نەخۆشیەکە و تە بوو دوو کەڵەکەیدی هیچ سوودێکی نەبوو بۆ تۆ وڵی تای سە بڕوا ناکەم مناگمە جەنابی مەحافظ بەڕێز ئەو بڵێ من نازام تۆ نەڕوا ئێمە چی لێزانین کاکە ئەو بەدەم خۆی لەگە من نازم بۆ چۆ ڕوا دێ ئێمە ئیسفادەی چی لەکەین ناوەڵام برامە ئیسفادە لێنە هەر حوتە گەورەکان ئیسفادەی لەکەن پێش ئێوە چەند وڵاتیەک باسییان لێوا کرد کە پرۆژێ کراوە لەم شارە بەڵام ئێستا وەستاوە پرۆژانە پرۆژە کراوە لەم شارە بەڵێ پرۆژە کراوە بەڵام پرۆژە بە چی کراوە خۆ بەلاش نەکراوە خۆ بە پارەی گیرفان ئێمە نەکراوە بە پارەی بەغا کراوە بەغا پارەی نارد لە بەغا پارە نانێرە دەبایسە پرۆژە بکەن ئەو بەغا بۆ پارە نانێرێ لە بڕێ من نەوتەکان نادەینێ کاکە ئێمە ناوتەکە بە خۆی فرۆشە کوردە پارەی بەغای تێ نادە پەتۆدەلاش ڕاگرتو پارە ئێمە نەوتەکان نێرینەوە بۆ هەرێم و لە بەرەوە بەغاش پارە بەنا حەق خۆیەتی کاکە حەق خۆیەتی برام بۆ ئەمە بە خەڵکە فرۆشنەوە یعنی وەڵا پرۆژەما کردووە یەکاکە پرۆژە لە خێراتی شارەکە کراوە
یعنی بۆ پەیمانێ فرۆشتنەوە یعنی ئەوە ئەی بە بەڕاستی ئەو وڵاتانە هەمووی پرۆژە شەکرێت و هەمووی ئاخر هینەژێت و بەعشی ناکەن پێیان ئەی باسیکەن وڵا پێیان ئەی باسیکەن یعنی مەسئولە دەرسێ بلێ افتتاحی نەکاتەوە ئەم هینە چی پێ لێن ئەم مەحاویلانە افتتاحی کاتەوە گاتەمان بێ ئەوە گاتە پێکردنە بە خەڵک وڵا سەپلەی بۆ لێدەن و لەوێ هەم کە مەشروع ئاکرێ بزانام کەس باسی ناکات هەخڵ لە ڕووی ناباسیکەوە مەسئولانە ئەوانەی لە خارج دێنەوە باسی وڵاتان ناکەن پێت شەرمە بلی من وڵا ئەژێم وڵا پێت شەرمە بلی من ئەژێم ئێمە کا ئەژێن وەک بەشەر نەوتی کەرکووک چ سوودێکی بۆ تۆ بووە؟ والله ئێمە خەبارمانە نەوت و مەوت نییە چۆن؟ نەوتی کەرکووک بەڵێ سوودی بۆ هەموو کەسێکە بێ سوودی بۆ تۆ بووە؟ منی منیش وەک 2 گاڵۆن و نیومانە دەنێ بە 16,000 ئێوە ئیترەوە لە سوودەکەی چی؟ هەرەوە نەسوودیە بووە؟ ئەرە وەڵا ئەیتری سوودێکی نییە بۆ تۆ لێرە کاسبی؟ من لێرە کاسبم بەڵێ ناوەڵا برام نازانین تر ئەوە نەوتا ئەو ئاید حکومەتە عالیە نازانین چی لێکەن چی لێ ناکەن ئەو ئاید حکومەتە دووکەڵ و پیسەکەی بۆ ئێمەیە بەس دووکەڵەکەی؟ بەڵێ خۆزگە لە نەوت لە کەروک نەبووە بۆ کات باشترە بوو؟ بەڵێ بۆچی ینی بۆچی واڵی؟ لەوەتی لە ساڵی 1920 نەوت لە کەروک دەرچووە بەس کەرکی کەروک خەڵکی کەروک باجەکەی داواتەوە ها غەریب و غورەبای خوا خێر و قازانجی بۆ خەڵک کەرکوک نییە هەموو خەڵکی کەرگەوە ڕێی منەوەی مسەقف حەقم نییە لە خەڵکی ترەوە بیری حیزبیانە وشت بکاتەوە بەس تۆز و خۆڵەکەی بۆ خەڵکی کەرکووکە باشە خۆ پرۆژێکە بوو پرۆژێ پترۆ دۆلارەوە سوودی نەبوو بۆ خەڵکە لە سەردەمێکە ئەوش لە پارە زۆرەکەیەکە پارە بە باری هەنێ خەڵکی فەقیر و فوقەرای تێکرا خەڵکی ترشی بۆ خۆی ئەلەوەڕی لێەوە هەنێ خەڵکی تریش هەنی ڕەش ڕوود خواردی لێ موقەتە چکەم بۆ خەڵکی کەروک دایمە بزان فەقیرە مەزلومە لەم شارە ئەوەی غەریب و غورەبای هاتە ئەم شارە دەوڵەمەند بۆین بووە ئێستا حالێنەوە تەنیا نەوتەکەمانە بەر لێەوە بە ئێمە چیت لەگەڵ کاسبیان چۆنە؟ وەڵا لەخوا بزادێ باش و خراپ بۆڵوا بێ ئەرێ خەڵکی دێ بۆ لای تۆ باسی نەوتە بۆکەن؟ باس نەوت دەڵا ئەنجاشە باسی ناکە عالەم باسێکە تەبع ئەی باشە چ زانیارێک تێ لەسەر نەوتی کەرکووتەوە؟ خۆیان کیان نازانێت هیچ کەسێ نازانێت بۆ تۆ خەڵکی ئەم شارە نیت؟ وەڵای با خەڵکم شارە بەس دەربارەی نەوت زۆر زەحمەت بۆ زەحمەتە ئێوانە مەسوولە گەورەکانن زۆریان نازان جە منە شۆزان ئەی باشە سوودیە بۆ تۆ؟ وەکو سوود وەڵاهی ڕەنگە هەیبێ و ڕەنگە نەشی بێ زۆر جار ئەو ڕەنگە هەیبێ وەکو چی؟ خراپ نەبووە تا ئێستا کاکە هەبووە یان سوودیە؟ ئارە وەڵا زۆر باش باش سوودەکانی بۆ نەوەکو چی ینی با خەڵکی بیزانانی ینی سوودی وەکو چی هەبووە؟ وەڵا ئەوکو بوو بازار خراپ نەبوو تا ئێستا پێشەوەی داعش معشە بێ باش بوو خراپ نەبوو ئێستا ئەم زولفا هاتووە تۆزە بەزاکە خراپ بەڕاستی بەس لەخوا بەزیاشتان باش سپاس بۆ وڵا ئێمە لە مناڵێ و لە کەرکوودان هەل لە مناڵێەوە باش تەمەنێک ئەژی لە کەرکووک چ زانیارێک تێ لەسەر نەوتی کەرکووک چیت بیستووە لەسەر نەوتی کەرکووک؟ ئەی ئەمر کەرکووک تشنەمێنیە بۆ خۆی و نەوتی ئەی کەمەکەی ژیانە خەڵک لە ناوێتی میمێ ملەتە لێ من برسیمە تەواو برسێتی ئاخر دەرەجەی ئینسانە گۆڵدەمایی ڕێز وزەرای ئیسرائیلە لێ قایدە و قایدەیە شعبەکەی بڕە سوالکە بۆ شعبەکەی نەک شعبەکەی بکاتە سوالەوە چی پێویستە؟ پێویست ناکە کاک وەرزە بۆ کار چی بۆنش سوودی نەماوە لە وڵاتەیە تەواو هیچ شتێ سوودی نەماوە پێویست ناکە بۆ ئەوە ناومێد بێ تەواو هەموو کەسێ ناومێدە ئێستا هەموو کەسیان بڵێ هەموو کەسێ ئەوەی ئەیبینی لەم دنیا ناومێدە با دوور نەڕۆین ئێستا من گەنجەکەم تەلەبم ئێستا لە پەیمانگاوە هاتوومەتەوە یەکسەر بۆ دوکان چی ژیانێ چەند لێ ڕاڕۆیتەوە بۆ ئێمە دابین کراوە چەند لێ ڕاڕۆیتەوە ساعت حوتی ئێوارە چۆن کاتەکان تەرخانەکەی بۆ خوێندنێت کاک بەرزان کاتمان نییە ئێمە لێرە کات تەرخان نەکراوە لە وڵاتێ بە هیچ شێوەیە دابەشبوونی کاتمان نییە ئێمە باشە شارێکەوەنە دەوڵەمەند بێن بە نەوتەکەی ئەبێ حاڵی هاوڵاتەکانی ئاوا بێ کاک بەرزان نەوت بۆ من و تۆ نییە فایدەمان لێ نەکردو بە هیچ شێوەیە فایدە لێ کردو تۆ خۆت لە منەکەی وایە بەڵام منش لە تۆیە پرسم تۆ فایدە لێ کردووە من لە پێگەیەکم بەس پرسیارێکم من فایدەم لێ نەکردو دڵنیاشم ئەو خەڵکی کە هەیە لە وڵاتەیە کەس فایدەی لێ نەکردو یەکێکم بۆ بێنە بڵێ من فایدەم لە نەوتە کردووە لە وڵاتەیە ئەیوانی پترۆ دۆلار
فایدەی نییە کا بەرزان ئێستا لێرە پترۆ دۆلاریش نەماوە بڕاوە پترۆ دۆلارەکە ئێستا تەلەبەمان هەبووە مامۆستا هەبووە زۆر کەس کەواتە خەرجیان کردو تەواو بوونا ئێستا ئەوانش کەسی پارە نییە کەسی دەوام ناکە ناوی ژیانە من لە تۆ وڵی نازانم ئێمە هینێ خۆمان ڕینیمان بەشەی خۆمان ڕزانیمان هیچیان بۆمان نەکردووە بۆ خوای هیچیان بۆ ئێمە نەکردووە هیچ هەماڵێ کوڕم 300,000 کرێدا کچم 300,000 کرێدا مەعاشێکمانیە ئەمە کەی ژیانە یعنی دڵمان خۆش بوو حزبی لە نامان ڕۆی وتمان کوردەکەی خۆمانەوە دەسەر وەک ئێ وەڵا کوردەکەی خۆمان لەوە خراپترە ڕێ ڕەحمەت لە چواڵدەست هەروازی لێ بێنە قەت نایمانەوێ ئەم کوردە قەت نامانەوێ وەڵا کورد ژیانی خۆش نییە هیچ لەم عمرە زۆر و زەمانە یعنی لەو ڕۆژە ژیانمان کێشتاوە حتا ئیستا هیچ جوانێکسە هەر بەردەوامە ناخۆشیەکەی معاش نییە ینی ئەم نەوتەی کەربوو کە ئەڕوات ئەفرۆشرێ هیچ سوودێکی نەبوو بخوا بەس بۆ دزەکانە بۆ ئێمە نییە هەر هیچی ئێمە عاشمانیە چی بچین ڕۆژەیەک مەشروعێ جادۆبانێک کراوە جادۆبان کراوە خوا قبول ناکە بڵێم نەکراوە کراوە تەوسەکەشی واجێناوە ئەوە پەیکەری هونەرمەند عەلی مەردانە کە بە مامۆستای مەقامی کوردی بەناوبانگە بەڵام ڕەنگە گەر ئێستا تەمەنی باقی بووایە و بمایە مەقامەکانی زۆربەی تایبەت دەبوو بە گلێ و گازندەکانی شارەکەی خۆی شاری کەرکووک چونکە وەکو هاوڵاتیەکانی ئەم شارە ئەڵێن زۆرینەیان دڵیان تەنگە و دڵیان پڕە بۆی کە کەرکووک ئەوەندە دەوڵەمەنە بە سامانی سروشتی ئەمەنە دەوڵەمەنە بەنەوت بەڵام سوودەکەی ئەوان تەنها تەبوو دووکەڵەکەی بووە هاوڵاتیان ئەڵێن هەر لە شارەکەی خۆمان کە پڕە لە نەوت ئێمە بەنزین لەسەر جادە فرۆشین بە جلیکان بەشە نەوتەکەمانە وەکو پێویست وەری ناگرین بەشە غازەکەمانە ئەزمەی لەسرە بەشێک لە وڵاتیان شەڵێن وەڵای گلەیمانەیە لە دەستی حکومەتی هەرێم چونکە لەوەتی ئەو نەوتەکە ئەبات وەی فرۆشێت پترۆدۆلار وەستاوە چونکە ئێمە تاکە قانجازمان لە پرۆژەی کردبێت پرۆژەی پترۆدۆلار بووە ئێستاش بەغار ڕای کردووە بەشێک لە وڵاتیانڵێن لەخوا بە زیاد بێ پرۆژە کراوە و وەزیعەتیشمان باش ئێمە ڕای هاوڵاتیانمان بۆ یۆ گواستەوە لەسەر ئەو تەوەرە خۆمان کۆمنتێکمان نییە تەنها ئەواڵین کەرتی تایبەتش بێبەش نەکەین لە شاری کەرکووک کاریان کردووە تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ